فەرەزەن کەسێک دەزانێت لەناو خۆیان دزە نەدەزانێت دەیەوێت ئەمە ئاشکراکە ینی پەردەکە هەڵدەماڵێت دەبینێت دزە ئەمەی کە وشیاری هەیە بەوەی کە دزە وەکو ئەو دزە نییە کە وشیار نییە بەوەی کە تایەتی ینی دزی ڕاستەقینە دزێکی باشە بۆچی چونکە ئەو کاتە دزیەتی مڵک دزی نییە لێرە ئەو دزە چی دەکا دەچی ئەو شتانە دەدزێت کە هی خەڵکی ترن براون ینی ئەنتی دزە دژە دزە ینی ئەم دزە ڕاستەقینەکەیە دزە ناڕاستەقینەکە چی دەکا پەردەی لەسەر هەڵدەماڵێ ئەوەی ئەو دەیکا ئەم هەڵی دەوەشێنێتەوە ئەمە لێرەیە هی ئێرەیە کابرا دەچێ ئەو دزیوێتی ئەو دەچێت دزیەکەی هەڵدەوەشێنێتەوە ینی ئەمە هەڵوەشێنەرەوەی دزیە ئەمە پۆلیسە لە ڕاستی ئەم دزە بۆچی چونکە ئەمە دەچێ ئەوە دێنێتەوە بۆ ئێرە جا خەتەرەوەیە پۆلیسەکانت دز من نەک دزەکانت پۆلیس من کێشە ئەوەیە ئێمە کاتێک کە ئەم هوشیاریە نەبوو پۆلیسەکانیشت دەبن بە دز بەس کە هوشیاریەکە بوو دزەکانیشت چین پۆلیسن لەبەر ئەوە لێرە تۆ هەرچی بیت هەر توانایەکە دەبێ دزیکردن جۆرێک نییە لە توانە هەموو کەسێک دزی پێ دەگرێت دزیکردن جۆرێکە لە خۆشاردنەوە لەوەی کە تۆ بتوانی شتێک گەیە لە شوێنەکە نەبیندەیت و بچی شتەکەش بێنی ئەمە جۆرێکە لە توانە یعنی جۆرێکە لە سەحرکردن لە چاوی کامێراکان چاوی مراقیبەکان ئەی ئەم دزە ئەگەر وشیار بوو بە دزیانی ڕازی بوو بەوەی کە دزە ئەو کاتە دزیەتیەکەی چارەسەر دەکا بەچی بەوەی بەم توانایە شتێک دەکا کە چاکە نەک بە پێشەوانەوە یعنی ئەو کاتە دزەکە دەبێتە چی فعلەن دەبێتە پۆلیس دەبێتە حکومەت و خەڵکی وا هەبووە ئەمە لەوانەیە هەمووتان بیستی بێتان کابرا دز بووە بەڵام چوە چی کردووە دزی نەکردووە بۆ خۆی چوە دزی لە دەوڵەمەندەکان کردووە نایەتی بۆ فەقیرەکان ئەمە حکومەتە لە ڕاستیە ئەمە خۆی دەبێ حکومەت ئەمە حکومە ئەم دزە حکومەتە چونکە ئەمە هیچ حکومەت ئەوەی کە هی فەقیرەکانە دەچێتە لای هەژارەکان دەچێتە لای دەوڵەمەندەکان بیگ بە جۆرێک بە ئالیەتێک لیان بچێنێتەوە بێنێتەوە بۆچی بۆ هەژارەکان ئەها لێرە شتەکان چۆن دەگۆڕێن تۆ دەبێت جورئەتی ئەوە دەبێت پەردە لەسەر خۆت هەڵماڵی هەرچی هەیت ئەوە بی نەترسی چی دەبیت تۆ بەل لە هەموو شتێک بۆ ئەوەی چاک بی دەبێ ئەم وشیاریە بەبوونت پێیاگەی ئێتر هەرچی بیت ئەگەر دزێکیش بیت کاتێ دز بووی تۆ هوشیار بووی بەوەی کە بە دزیەتیەکەت ئەوەی کە سوکرات دەڵێ پیشەیەکان ئیشەکان بەڕێک و پێکی دەکرد بەڵام نەیان دەزانین چی دەکەن یعنی چی یعنی بیناکان بە جوانی دروست دەکرد بەڵام کێ دەڵێ ئەم بینایە کە ئەوان دروستی دەکەن بۆ کوشتنی خەڵک نییە یعنی چی یعنی نەیان دەزانی ئەوە جێگەی ئێتیمامیان نەبوو ئەوان هەر قاڵی ئەو بوون بیناکە چۆن بە جوانی دروست دەکەن ئیتر بیریان لەوە نەدەکردەوە ئەرێ ئەم بینایە چی تایە ڕوو دەدا